باز لە وەرزشەکەین بە شێوازێکی گشتی و بەتایبەتریش ئەو جۆرە وەرزشانەی کە لە کەشێکی کراوە ئەنجامەدرێ. ڕەنگە زۆر کات ئێمە سەردانی هۆڵەکانی لەژوانی بکەین، خۆ هاوڵاتیان سەردانی هۆڵەکانی لەژوانی بکەن بۆ ئەوەی کە ئەو ئامانجەی هەیەە لە ڕێگەی وەرزشکردنەوە پێی بکەن. بەڵام ئەگەر بێت و کەسێک سەردانی هۆڵەکانی لەژوانی نەکات، چۆن بە شێوازێک بتوانێت لە نێو کەشێکی کراوە جۆرە وەرزشە جوڵە و جیاوازەکان ئەنجام بات بۆی ئەو ئامانجەی هەبێت پێی بگات. ئەمما بەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز زرنگ سالار کە بەڕێزیان ڕاهێنەری لەژوانی ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە. کاک زرنگ سلااو لێ بەبانی باش بێت. زمانی وەرباس بانی باش زۆر بەخێربێن. مامۆستا دەستپێکی گفتوگۆکانمان با لەوە دەست پێ بکەین. جارێ ئێستا دەستپێکی ڕۆژە بەیانیانە پێمان بڵێ وەرزشکردن لە بەیانیانە چ سوودێکیە بەتایبەت؟ لە ڕۆژانستێکەوە باشترین کاتی وەرزشی بەیانیانە. بە هەچ کەسێک پرسیار پێی هەر ئەم وەڵامە دەیاتێ. بۆچی؟ لەبەرەوەی کە ئێمە باڵین ژیانی هەموو کەسێک دابەشە بێتە سەر دوو جۆر، سەر دوو تایپ، سەر دوو باب. بابێکیان ئەوەیە کە لە بەیانیانەوە هەتا عەسر کردداری زیندە چالاکی، کردداری میتابۆلیزم، کردداری چالاکی لاشە لە بەرزترین ئاستایە. بەڵام لە دوای عەسر بەرەو دواوە ئەم کرددارە پێچاو نابێتەوە. لاشەی ئیمرۆڤ خی گەورەوە دروستی کردووە کە تەعمیری خانە تێکشکاوەکانی ڕۆژەکە. کەوابوو تۆ سەرەتای ڕۆژ کە هەڵەسی هەتاوەکو ناوەندی ڕۆژ کە ئەکاتە عەسر لەشی جەنابەت لەو پەڕی توانای چالاکی زیندە چالاکیە کە میتابۆلیزم و ئەم بابەتانی پێوترێت. بۆیە سەرەتای ڕۆژ لەشی جەنابەت لە ڕووی تەوژمی خوێن، وەرگرتنی ئۆکسیجین، بەخشینی توانای باڵین کردداری سووتانی چەوری، کردداری دەرپەڕاندنی وزە ئێنەرژی ئاوتپوتی پێوترێ. هەموو ئەم بابەتانە لە سەرەتای ڕۆژە لە بەرزترین ئاستایە. بەڵام لە نیوەی ڕۆژ بەرەو دواوە ئەم چالاکیە کەم ئەکات کردداری چاکبوونەوەی خانە تێشکاوەکانی ڕۆژ دەست پێەکە کە پێوترێ ریپێر و ریکۆڤەری. بۆیە باشتر وایە سەرەتای ڕۆژ وەرزش بکرێ، بە تایبەتی سەرەتای خۆرهەڵاتنی ڕۆژ، چونکە ڕێژەی دەردانی هۆرمۆنی گەشە، هۆرمۆنی تێستۆستێرۆن ئەم دوانە لە بەرزترین ئاستایە. ئەم وەرزشەکە لە سەرەتای ڕۆژا بێ لە کەشێکی کراوە بێ لەگەڵەوەی لە چاو کەشێکی داخراوە ئەمایان چ جیاوازێکی باش. ئێمە ئەمان لە ڕوو وەرزشێکەوە جواب بدەمەوە. ئەو وەرزشانەی کە لەناو هۆڵەکان ئاکرێت ئێمە ناوێنەی شۆرتێرم ماوە کورتن لەبەرێکە تۆ لە شوێنێکی داخراوای قورساییەک بەکارەهێنی لە فترێکی زەمەنی زۆر کورتە چەند سێت و چەند تیکرارێکە ڕۆی کە هەمووی تەحدید کراوە بەرنامەیەکت هەیە لە سەری ڕۆی. بەڵام ئەو وەرزشانەی کە لە دەروی هۆڵەکانە کرێن وەکو ڕاکردن، وەکو پاسکیل سواری، وەکو شاخڕەوی، وەکو باڵین تێنس یان پاسکی وەکو سەرکەوتن بەسەر شاخە، هەموو ئەو وەرزشانەی کە قورساییتیا بەکارنایە ئێمە پیانڵین لۆنگ تێرم ماوە درێژن. بۆچی لۆنگ تێرمە؟ لەبەرێکە تۆ قورساییتیا بەکارنایەنی. سوودی ئەمە دوو شتی زۆر باشمان هەیە. یعنی سوودی ئەم وەرزشە لۆنگ تێرمانە لە دوو خاڵە خۆی بینێتەوە. یەکەمینیان بڵەت فڵۆ تەوژمی خوێنت بۆ زیاکە، دووهەمینیان ڕێژەی وەرگرتنی ئۆکسیجین زیادە بەخش. ئەم دوو شتەش لە سەرەتای ڕۆژاکە تۆ بەدەستی بێنی وەکو گەرمکردنی سارەوایە لە زستانە. باشە. مامۆستا لە کۆمەڵە پرسیاری ینی ڕۆژانەی خۆمانە دەست پێ بکەین. بەردەوام ئێمە پرۆگرامەکەین لەسەرەوە گرنگی تایبەتمەندیەکانی وەرزش خۆی لە چیا بینێتەوە، بەڵام پرسیارێتە بەردەم. یعنی ئێستا تۆ باسی واکەیت کە دەستپێکی ڕۆژ وەکو لانەوتی چەند گرنگە بە وەرزشکردن. بەڵام زۆر پرسیار هەیە، زۆر کەسمان هەیە بە تایبەتی ئێستا کە تووشی و گرفتە بووین لە سەرەتای پرۆگرامەکەشا لەگەڵ لانەیە گفتوگۆمان لەسەرەوە کرد. ئەم بەشەو ناخەوێت، بەڵام ساعت 6 بەیانی خێ 12 نۆڕۆڵێ خۆ 12 نۆڕۆ بە من وەکو بەیانی وایە. ئایا تا چەند تو ئێمە بتوانین لە ڕووی وەرزشیەوە کەسێکی ئاسایی پێویستی بەوەیە کاتەکانی ڕۆژی دیاریکراو بێت بۆی کە بتوانێت جەستەیەکی تەندروستیە بێت، چکە لە ڕووی تەندروستیەکەیەوە باسی ئەو هۆرمۆنە ناکەین کە لە شەوە جەستە دەریەکە بۆی کە تۆ بتوانی جەستەیەکی باش و تەندروستە بێت. ئەمە تا چەند گرنگە؟ باش. ئێمە شتێکمان هەیە ئەوانی کە جوان لە ئێمە و لە بابەتە زانستەکانە شارەزای هەنێ لێمان تێگەن. ئێمە سعاتی بایۆلۆژیمان هەیە، کاتژمێری بایۆلۆژی. خی گەورە مرۆڤی وا دروست کردووە سەرجەمی کارەکانی، سەرجەمی کاتەکانی ڕۆژ کە ئەڕوا مجموعەیە کاری بایۆلۆژی بایۆکیمیستری لە لەشی بن و تۆیان ڕوئەیە کە خەڵک بە عەملەی بێ ئاگایە یا وەخۆت خەڵک ئەیزانێ بەڵام ئیشی پێ ناکە. یەکەمینیان بریتێ لە شەو زوو خەوتن. هەموو دیراساتە عیلمیەکان، هەموو بەحسە جامیعەکان بۆت ئیسپاتەکە کاتی زێڕینمان هەیە لە کاتی خەوا. کاتی زێڕین چییە؟ 11 بۆ 2 شەوە. بۆچی پێڵەن کاتی زێڕین؟ چونکە پیتۆتەری گلاند، ینی ئەمە مستەلاحێکی تۆبیە لە ژێرمێشکە ڕژێنە شتێکی پچکۆلەمان هەیە پلە گۆشتێکی پچکۆلەیە، سەرۆکی هەموو غودەکانی لەشی ئینسانە. چی دەرەیات؟ هۆرمۆنی گەشە.
هۆرمۆنی گەشە کورتکراوەکەی AGH هیومن گرۆث هۆرمۆنی پێڵێن سەرجەمی کارە چالاکیەکانی لەشی ئینسان کە تەعمیری خانەکانی کات کە ئێمە دروست دەکات ڕەتی بە هۆرمۆنی گەشەوە هەیە ئەو کاتە زێڕینێ کە ئینسانە بێ بخەوێ ئەو بەخەبەرە ئەمە یەکێک لە زەرەرەکانی شەو درەنخەوتنە خاڵی دووەمینیان لەشی ئینسان ڕەتی بە تیشکی خۆرەوە هەیە سەرەتا کە تیشکی خۆر دەرەچێ ئەو تیشکی خۆرە تەسیریشی زۆر باشی هەیە لەسەر دەردانی هەنێ هۆرمۆنی مێشکی کەوا لە ئینسانەکە چالاک بێ ئەو کاتی چالاکی ئەو خەوتووە کەواو ئێمە لەرە هەموو بەرنامەکانی خۆی گەورەشمان عکس کردەوە ئەو کاتی پێویستەکە بخەوین لەشمان خۆی دروست کاتەوە تۆ بەخەبەری ئەو کاتی کە لەشە چالاکیت بۆ دروست دەکات تۆ خەو لێکەوتن لەم حاڵەتەیە شەو درەنگ خەوتن و درنگ لە خەو هەستان مجموعەیەکی زۆر مەشاکیلی هەیە من بە حکمی ئەوەی کە چەند ساڵەمە ئیشمە ئەم ئەیبینم ئەمە بە وازەحی لە گەنجی ئەم سەردەما ئەیبینم یەکەمینیان ئەو حاڵەتە نێگەتیڤانە ئەو سایدی ئیفێکتانەی کە لە شەو درەنگ خەوتن و ڕۆژ درەنگ هەستانە دروست دەبێ دەست لەرزین قژوەرین کەم حکمی چاو شتبیر چوونەوە تەقوهوڕی جونگەکان دەست پێەکە پوکانەوەی ماسوولکە خەزمکردنی چەوری لە دەستدانی توانای سێکسی هەروەها 3 جار 4 جار معلوماتێکی پێڵی مێشکی ئیستیعابی ناکە و لەسەر و هەموو ئانۆ چرجبوونی پێست و دەم و چاو هەروەها وای لێ ئەم لاشێ تووشی فەتیکە بێ فەتیک یعنی هاتنە خوارەوەی توانای ماسوولکەیی زۆربەی گەنجەکانمان کە ئەو کاتانەی بەتاڵن لە نیوەڕۆ بە دوا هەڵەسێ لە خەو سێریان کاڵی هێشتا لە خەو هەڵنەستاوە تەواتی ئەمە گەورەترین کێشەی شەو درەنگ خەوتن و درەنگ لە خەوەستانە چکە بەرنامەکەی جەنابیشتان لەسەر ئەوەیە سەرەتای ڕۆژ چی بکرێ وەرزشی چۆنی بکرێ ئەگەر کەسەکە خەوەکەی سیستەماتیک بوو لە کاتی خۆیان هەستا 15 بۆ 30 دقیقە سەرەتای ڕۆژ وەرزشی کرد من دڵنیای ئەوە دەکەموانێ زۆربەی کێشە تەندروستەکانی ئەمڕۆکە هەیەمی حلەوێ ئەو لە ئەنجامی ئەو مەشاکیلان دەوەیەکێکە لە گرفتە گەورەکانی ئێستا کە بەدیەکە لە خۆمان بۆ چەندین کەسیش بەڕاستی ینی ئەڵێ وەرزشەکەم ناوی وەرزشی لە خۆی ناوە بەڵام هیچ سوودێکی لێ بەدڵنیایەوە هیچ ئەمە چەند گرنگە مامۆستا تۆ بتوانی بەرنامە ڕێژیت هەبێ بۆ ڕۆژی خۆت تاوەکو بتوانی وەرزشێکی باش بکەیت نەک بن پێم قورسایەکی زۆر بخەمە سەر لەشەی خۆم بەڵام نتوانم سوودی لێ ببین بەدڵنیاییەوە ئێستا زۆربەی هۆڵەکان من 24 ساڵەوە ئیشمە زۆربەی کاتی قەرەباڵغی هۆڵەکان کە خەڵک وەرزشەکە لە شەوایە من لە ڕۆژانستێکەوە شەرەحمان کرد وتمان خراپترین کات ئەوەیە کە لە عەسر بەرەو دواوەتەوە وەرزشکەی خۆی مەبەریزانەکە ناڵین بڕۆ ماڵە وەرزش مەکە قەی ناکە بابیکە لەوە باشترە کەنیکە بەڵام لە ڕۆژانستێکەوە سەرەتای ڕۆژ وەکو بەرنامەکەی جەنابتان باستان کرد باشترین کاتی وەرزشە چونکە کارە زیندە چالاکیەکان کارە باوکی میسرەکانی لەشی من ئامادەیە بۆ وەرگرتنی سوودی ئەو وەرزشە مامۆستا لە ڕووی دەرونی شەو چەندە گرنگە تۆ بە خۆت بڵێ تاون ئەچن بۆ هۆڵەکانی لە ژوانی چن بۆ وەرزشکردن واتە نفسیان و جەسەدیان خۆت ئامادە بکەی بۆ وەرزش بەدڵنیاییەوە مرۆڤ بریتە لە چی بریتە لە ڕۆح و بریتە لە جەستە تۆ لاشە ئەمەیە کە پێتەوەی ماسوولکان بەدەست خۆتە و ناحیە ڕۆحێکەش ئەوەیە کە خۆت ئامادە بکەی لە ناحیە دەرونیەکەوە هەموو ئەو کەسانی کە وەرزش ناکەن یان وەرزش زۆر قورسە لە سەریان یان لە کاتێکی غەڵەتا وەرزشەکەن با لە ڕێی ئەم بەرنامەی ئێوانێ بۆ مەسافەی هەفتەیەکەن بە قیاس بزان قسەکانی ئێمە ڕاستدەرەچیانە با لەمە دوا شەو زوو بخەوێ و پێش خەوتنیش کە چەند جاریکە لە بەرنامەکەی جەنابیشتانە باسمان کردو باسیش کراوەتەوە خواردنی قورس و کاربۆهیدرات وەرمەگرە ماوەدی پڕۆتینەکان وەربگرە بۆ نمونە شیرە ماستە پەنیرە ماسیە سنگی مریشکە باوای دابنین ئەو بابەتانی کە کاربۆهیدراتیان تیانە بۆی تۆ ڕێژەی ئەنسۆلین بەرز نەکەیتەوە شەو پێش خەوتن ماوەدی پڕۆتینی وەربگرە لە کاتی خۆیان بخەوە بەیانی کە هەستای لە خەو بە گەدەی بەتاڵ سەرچاوی کاربۆهیدرات وەرمەگرە 15 بۆ 30 دقیقە لە پارکێکی لای ماڵی خۆتان لە گەڕەکەی خۆتان لەم چواردەوری سلێمانەیە کە هەمووی شوێنی وەرزشە ئەوە شاخی گۆژێ و ئەوە سەر و 6 مەترێکەیە کە شوێنێکی بەربڵاو زۆر باشمان هەیە و هەواکەشی پاکە 15 بۆ 30 دقیقە لەوانە ئەگەر هیچ وەرزشێ ناکەی تەنها پیادە ڕێی بکە بزانە لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیەوە چەند ئارامە بیتەوە تەوژمی خوێنت زیاکە ڕێژەی وەرگرتنی ئۆکسجین زیاکە بەستەرەژیەکان تێندنەکانت بەخۆتە بێتەوە هەروەها سووری خوێنیش کە چالاک بوو سەرجەمی خانە مردارەوەکانی ناو ماسوولکانت جارێککە خۆی تەعمیرەکات این جاوەڕە بۆ ماڵەوە دوو شێبکە نانی بانی بخۆ بزانە ئەو هەفتەیە سەر لەبەری ژیانە دەگۆڕیانە زۆر ڕاستە کاتەوە مساگەر کەسێک ئامانجێکی دەبێت لە ڕێگەی وەرزشەوە بگات بە ئامانجێکی بۆ نمونە کێشی زۆرە ئێوەی کێشی دابەزێنێت یان بە پێچانەوە کێشی کەمەوەی کێشی زۆرکە مەرجە ئەو کەسە بە تەنها سەردانی هۆڵەکانی لە جوانی بکە ئینجا بگات بۆ ئامانجا یاخود ئەگەر خۆی باخچەیەکی هەبێت یاخود ئەگەر شوێنێک لە ماڵەکەی خۆیانەوە نزیک بێت
ئەمانە گونجاوە ئەو بتوانێت لەو ڕێگایانەوە بگات بۆ ئامانجێکەیە. باش ئێمە باسی ئەوواکەین ئەگەر خەڵکێکی عام خەڵکێکی گشتی کە بیەوێ لەشێکی چالاک و تەندروستی هەبێ ئەکرێت لە باخچەکەی ماڵی خۆیانە ئەو وەرزشە بکات کە جەنابەت باسیەکەین. بۆچی؟ چونکە هەر ئەنتەرنێت کەرەوە ئەگەر بۆی کە پێویستی بە هیچ ڕاهێنەرێکیش نەبێ هەر بنووسە بەدی وەیت هۆموەرکاوت یعنی ئەو ڕاهێنانەی کە لە ماڵاکرێ بە قورسایی لاشەی خۆم هیچ ئەشیایەک نەشەفت نەدەمەڵۆست نە ئەمیری ڕاکردن هیچمان بەکار نایەنە دروستە هەر بە قورسایی لاشەی خۆت سەدان ڤیدیۆی ڕاهێنان هەیە لەناو ئەو باخی ماڵی خۆتانە ئەگەر مەساحەکەشی زۆر بچکۆلە بێ لەم حاڵەتە ئەم کەسە لەشی خۆی ئامادە کرد مەسافەی چەند مانگێک دەتوانێت لەسەر ئەو بەرنامانە بڕوا اینجا ئەگەر بیەوێ لەسەر وەرزشکردن بەردەوام بێ بەڵک تۆپەڵی ماسوولکەکانی گەورە بکە پێویستی بە ڕاهێنانی وەرزشی ناوهۆڵ هەبێ ئەو کاتاتوانێت بچێت سەردانی هۆڵەکان بکە ئەمە خاڵێکیان خاڵێکی تریشان ئەگەر کەسەکە بیەوێ کێش دابەزێنێ وەکو وتمان ئەگەر سەرەتای ڕۆژ بە گەدەی بەتاڵ هیچ سەرچاوێکی کاربوهیدرات وەرنەگرێ بڕوا وەرزشی خۆی بکە سەرجەمی ئەو وزەی کە سەرفێکا لە چاوی خەزنکراوەکانی لەشی خۆیەتی ظاهرەن ئەمەش کە ئەمێ زۆر تەکیدی لەسەرکەمەوە ظاهرەن ڕووکەش ئێمە کە خەڵکە بینین کێشی کەمەکە هەموو کەس پێڵێت وەزنە دابەزیوە زەعیف بووی جلەکان لەبەر تا جوانەوەستێ ئەمە ناحیە ظاهریەکەیە بەس من پێتەڵێم پۆتێنشیەڵ ئەحشای داخلی لە ناوە مەجموعەی سوودی ترت وەرگرتووە کە بە پارە ناکڕێت وەکو تەنزیمی زەخت تەنزیمی ڕێژەی شەکر گلوکۆزی ناوخوێن نەمانی چەوری چواردەوری گورچیلە و جگەر تەنزیمی ئەنزایمەکانی جگەرت لیڤەر فەنکشنمان هەیە ALT و AST و GGT و ALP ئەوانە مستەلەحات تۆبیەکانن ئەمانە هەموو ڕێگەکەون اینجا نوێبوونەوەی پێستێ نەمانی ئازاری جونگەکانە ڕێکبوونی سووری خوێن زیاد وەرگرتنی ئۆکسجین بینینت باشە بێ زۆر یەکشتی ترمان هەیە لە ناو لاشەمانە ئەوە دەرناکەوێت تۆ خەڵکێکی زۆرمان هەیە ئەمڕۆ کێشەی چەوریەکان و زەخت و ئەمانەی هەیە کە ئەمانە بە میکرۆب تووشت نابێت باشە مامۆستا ئەوەی کە زۆر جار گرنگی پێین لەگەڵ وەرزشکردنەکە ئەبێ کۆمەڵێک بابەتی کە هەیە کابێ ڕەچای بکەین یەکێ لەو بابەتانە خواردنە ئەو خواردنانەی کە وەکو سیستەم تۆ بێ لەگەڵ ڕۆژەکە تا بەکاری بێنی زۆر گرنگە ئێمە باسیەوەکین کە بەیانە سای لە خەو بەر لەوەی نان بخۆیت وەرزشێکی تەندروست بکە بەڵام لای خۆمانێمە هەروەکو نەری دوا ڕاتین لە 4 و 5 بەیانە سەر و پێ ئەخورێ خواردنێکی زۆر زۆر قورسە خوڕێ دوایەوە هەڵەسێ وەرزشەکە دوایە تووشی سکێشەیەکی قورسە بێ دوایەوە تووشیەوە بێ لەوانەیە زۆر جار گرفتیوی بۆ دروست بێکە زۆر کێشەی ناوسک و ئازار و ئەمانی بۆ دروست بێ وەرزشەکەش بە باشی ئەنجامێ ئەمە تا چەند ئەبێ بە شێوەیەکی باش ڕەچاویان بابەت باش ئێمە باجارێ باسی تامە خۆشەکەی خواردن بکەین باشە باش هەمومان حەزمان لە خواردن خۆشەیە ئەتێگە قەیماغە سەر و پێ جگەرە هەر چیەکە بێ هەر کەسێک بیەوێ لەشی تەندروست بێ ئەبێ سیستمی خواردنەکەی ڕێکاتەوە چونکە لاشەی من و لاشەی جەناب و لاشەی ئەم خەڵکە کە ئیبینی ئاوێنی ئەو خواردنیەکەی خوا دروستە ئەگە من سیستمی خواردنەکەم ڕێک و پێک بە لە شولار دیارە سیستمی خواردنەکەشم خراپێ هەر بە لە شولار دیارە ئەگەر کەسەکە باوای دەمنیوە و جەنابەت کەسێکی با بڵین ڕێک و پێک دیاری هیچ ئاڕازێکی قەڵەوی پێوە دیار نییە هەفتەی کەڕەتێک دوانسیان ئەو خواردنانی کە حەزت لێتی ئێمە بە ئینگلیزیەکە پێڵین چیت میل یعنی ژەمی هەڵخەڵەتێنەر یان فری میلی پێڵین با لە هەفتەکەیکە 2 تا 3 جار لەو ژەمەت هەبێ ئاساییمە کێشەمان لەگەڵیان نییە بەڵام کێشەمان لەوەیە ئەمە ببێ بە خوی ڕۆژانە تۆ هەموو بەیانێک هەستی بچی بۆ ژێر کردەکە لەوێ سەر و پێ بخۆی ئەگەر وەرزشیشکەی لەسەری لە حاڵەتێکە ڕێژەی وەرگیراو لە کالۆری ئەو خواردنە تەبەن سەرفکراوەکەش بەقەدەر ئەوە نەبێتەوە زیادت بۆ دروستە بێت یعنی چۆن ڕوونتریەکەینەوە بۆ نمونە بەیانیان کە تۆ وەرزشەکەی 400 کالۆریە سووتێنی بەڵام لە ژەمی خواردنەکە کە خواردوتە 800 کالۆری وەرگرتووە باش ئێمە لەم حاڵەتەیە 800 مان وەرگرت 400 مان سەرف کرد چەندمان پێماوە 400 کالۆریەکە چی لێیە جگەر تەحویلەکە بۆ چەوری کابوو تۆ ئەگەر وەرزشێکی قەڵەوەبی دروستە کەوابوو ڕێخستنی سیستمی خواردنەکە بە پێی پێداویستی لاشەی خۆت ئەتوانێت خواردنە خۆشەکەش بخۆی لاشەشە تەندروستکەی بەڵام بە پێی پێداویستی لەشی خۆت ئەم ماوەدانە وەربگیرێ ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان ئەو کەسێک کە ئێوە کێش داوەزێنێ خەڵکێکی قەڵەوی زۆرمان هەیە بەیانیان لە شاخی گۆیژە ئەم هەموو خەڵکا بینی پیادەڕەویەکە ئەمە هەمووی دروستە بەڵام بەبێ ڕێخستنی خواردن من پێدەڵم سوودێکی ئەو تۆ نابینێ بۆچی چونکە ئەم کەسە کە خۆی لە ئەسڵا قەڵەو بووە زیادەی بڕی کالۆری هەبووە لەوەی کە لەشی خۆی پێویستی بێتی ئەبێ سەرەتا سیستمی خواردنەکەی ڕێکاتەوە بڕی وەرگیرا و لە کالۆری کەم کاتەوە بۆ ئەوەی کە لە شولاری دەستکا بە سووتانی ئەو چەوری کە بە لە شێوەتی وەکو سەرچاوی پێدانی وزە ئەگەر گەیشتە ئەو ئاستەی کە خۆی بەخۆی مرتاحە لە ڕۆتەندروستیەکەەوە چالاکە هیچ مەشاکلێکی چەوری سیانی و کۆلیسترۆل ترێگلیسرادی نەما من پێتەڵم با نانی بەڵی خۆی بخوا
بەڵام باوەڕچەکەی لەگەڵا بێت چونکە تۆ بڕی وەرگیرا و چەندێک بوو سەرفکراوت ئەوە نەبوو لاشت لەو قەبارەی ئاوەستێ کاتەوە مستانە بێ بۆ شازەوی کەسێک بڵێت من تر بەدڵی خۆم نانەخۆم سەردانی هۆڵەکانی لەش جوانی بکە لە خۆ من هەموو ڕۆژێ وەرزشی خۆم مەکەم قەیچێکڕا بەدڵی خۆم نانیش بخۆم ئەمە بۆ شێوازە نابێت بەم شێوازە دروست نییە چونکە وەکو ئەرزم کردی وتەیەکی شێڵەن لە سا 70 بۆ 75 کێشت پەیوەندی بە خواردنەوەی ئەوەی کە ئامێنێتەوە پەیوەندی بە وەرزش بەدڵنیاییەوە پێتەڵم ئەوە من ئەمان اختصاصی خۆمە یعنی ئێمە ئەتوانڵم زیاد لە 1 ملیۆن جار ئەمەمان باریزان وتووە بتەوێت پێکاتە و تەکوینی لاشت بگۆڕێ بێ احتیمال لەسەر سیستمی خواردنەکەت بێ ئەم قسەیەش با لە ڕێی بەرنامەکە ئێوە بیگەنی بەبینەران هەموو ئەو وەرزشانی کە ئەکرێ بە تایبەتی وەرزشەکەی من اختصاصەکەم کە ئاسنەکە لە ناو قەعەکانایە ئەو هەموو ئاسنەی کە پاڵی پێوەنین ئەو هەموو قورسایەکە وەرەگری تەنها ئیشەکەی لە ڕۆ فیسیۆلۆجیەکەوە ئەوەیە ڕێ ئەکاتەوە بۆ ئەو شتەی کە من خواردومە بگاتە خانی ماسوولکەکانم دروستە ڕێ ئەکاتەوە بۆچی کە من زەخر لە عەزەڵەکانی خۆمەکەم خانەکانم لە ئەکتینومیۆسین پێگەی ئەم ئەکتینومیۆسینانە من لۆ دەخەمە سەری کردداری دەرپەڕاندنی وزەی یا دروستەکەم کەوابوو من لێرانە کە کردداری دەرپەڕاندنی وزەم کرد کریاتین و گلایکۆجینەکەم سووتان ڕێ ئەەکەمەوە بۆ ئەوەی کە خواردنمە بگاتەوە خانی ماسوولکەکانم ئەمە سوودی تەمرینە نەگوەکو جەنابە دوتە بڵێ من وەرزشەکەم و خۆشم بینیومە ئەڵێ بەس کە ئەچمەوە بۆ ماڵەوە ئەوەی خوا حەزی لە بەردەمە منەی خۆ لەم حاڵەتە تۆ چیت کرد باش مامۆستا ئەگەر کەسێک بۆ نمونە تازە دەستی کردێ بە وەرزشکردن ئەبێ ئەو کەسە لە هەفتەکە چەند ڕۆژ سەردانی هۆڵەکانی لەش جوانی بکە یاخود ئەگەر بۆ نمونە ڕۆژێک پێی نەکرابێت بە هۆڵەکانی لەش جوانی ئاساییە لە کەشێکی کراوە ئەگەر بە پێڕۆشتنێکیش بێ ئەنجامی بە ئەو ڕۆژە بەبێ وەرزش بەسەر نەبات بەدڵنیاییەوە ئەگەر کەسەکە سەرەتا بێ ئێمە پێڵین ستاندارد لە هۆڵی وەرزشیەکانە هەفتەی 4 ڕۆژ ڕاهێنانە بێ بکە و شدە چڕی کاتەکەشی لە 45 بۆ 60 دقەیە بەڵام باوای دامنین ئەو ڕۆژە بووی نەکرا دەوامێکی هەبوو سیارەکی ئیشی نەکرد بە هەر هۆکارێک بێ نەچوە هۆڵی وەرزشیەکە من وەکو ئەرزم کردی بە ڕێگەی لینک ئەتوانێت قورسایی لاشەی خۆی بەکاربێنێ لە ناو ماڵی خۆیان بەبێ بەکارهێنانی هیچ ئامێرێک وەرزشەکانی خۆی بکە ئەگەر ئەم ویستیت ئیش لەسەر گەورەبوونی ماسوولکە بکە ئەی باوای دامنین کەسێکی با بڵین قەڵە و ئێوەی کێش دابەزێنێ هەر ئەکرێ بە ئەشیاکانی ناوماڵی خۆی دەیان ڤیدۆ هەیە لە یوتوب بەکاری بێنێ بەبێ ڕاهێنان بەڵام دابڕانی لە سەداسەدی لە وەرزش ئەو ڕۆژە کە وەرزشەکەی ڕووی بڵێن نایکەم ئەمە خەلەل دروستەکە لە چی لە سیستمی کۆرسەکەیە وازەحە لەبەرەوە ئەتوانێت هەر باخەکەی ماڵی خۆیان یان پارکەکەی گەڕەکی خۆیان یاوە خود چوون بۆ مەسبەحێک هەموو ئەو جوڵانە بکا بەچی بە جێگرەوەی ئەو ڕۆژەی کە نەچەوە بۆ هۆڵی وەرزش ئەوەیە بۆ کەسێک لە دوای مانگێکەوە لە دوای 2 مانگەوە هەستەکە هیچ جیاوازەیەک لە کێشیا ڕووی نایەوە لەوانەیە بڵێ ڕاهێنەرەکەم بە کەڵک نایە بە ڕاهێنەرێکی تر یان سیستمی خواردن یان سیستمی خواردنەکەی خەلەلی هەیە یان کەم و کورتی لە سیستمی تەدریبەکە هەیە کە بیرمان نەچێ لەشی مرۆڤ بە بەرنامەشە دۆرەگرێ تۆ کە خانی ماسوولەکانت فێری تەدریبێکی منەظەمی ڕێکخراو کرد کە قەتعی تێکە و ئەو سەری لێشەیە باشە با باسێکی کۆمەڵە بابەتی زۆر تازە بکەین باسێکی هیوا بکەین لە وەرزشە هیوا بوون زۆر کەسمان هەیە کێشێکی زۆری هەیە ماوەی مانگێکێت بێزارە بێت یاخود بەڕی بۆ خۆێنێت تۆم ڕۆ ئیشمێ نایەم بۆ وەرزشکردن یاخودکە وەرزشکردن هیچ زەختێکی لەسەر نییە کە ئێتە سەر ئیرادەی کەسەکی خۆت دا چەند گرنگە ئێمە لەگەڵ وەرزشەکەیە هیوایەک بە خۆشەویستی خۆمان بین بۆ وەرزشەکە چونکە کە خۆشمانویست بەڕاستی بەجددی ئەیکەین بە زۆر بۆ بەشێوەیەکی زانستانە ئەیکەین زۆر کەسێ بەس ئەوەی کە بچێتە هۆڵەکەی تری چیکە ناکات کاتەکەی بەسەرە بەو هیچشی نەکردووە بە قسەکردن یاخود خەریکی مۆبایلە یاخود کۆمەڵێ ئاسن هەڵەگرێ نازانێت چی پێکات مامۆستا باسێکیان بابەتە بکەیت کە بەڕاستی زۆر کەسێ تووشیم گرفتە بێت بەدڵنیاییەوە بەس لەبەرەوەی لای خەڵک ناوی هەبێت کە وەرزشەکە طبعا هەموو کەسێک لە دنیاە هەر دینێکی هەبێ هەر قەومیەتێک بێ هەر ڕەنگێکی هەبێ مەجموعەی هیوا و ئامانج لە ژیانیا هەیە دروستە هەنێ خەڵکمان هەیە هیوا و ئامانجەکەی لە هونەرا بەدیێنێ هەمانە لە دەنخۆشییا بەکارێنێ هەمانە لە وەرزشا بەکارێنێ چۆن من نمونەی زیندوو دەیەمێ لە هۆڵی میدیا لە سابونکەران ساڵی 2002 یاریزانە کاتە لای من کێشی زۆر بوو 128 کیلۆ کێشی بوو هەر بەبێ هیچ شتێک یەکسەر کە هاتە لای منوتی مامۆستا چوومەتە داوای ئافرەتەکە و توێتی تا خۆت زەعیف نەکەی من شوت پێ ناکەم ئەمە نمونەیەکی حەقیقیە بە ناویش لە لام و عنوانە دەیەمێ ئەو کوڕە لە مەسافەی 3 مانگە نزیکی 49 کیلۆ کێشی داگرت کاک عومەری ناوە
لە دوای ئەمە زۆر بە کورتی بۆ باسەکەم چوە داوای ئەو کچە شووی پێکرد ئێستا خاوەنی سێ منداڵم دانیشتوی دەربەنی خان کێشی زۆر لە 128 کیلۆوە 49 کیلۆی کەم کرد ئەیوو مامۆستا ئەمون بەڵێ ئەی ئەها پانتۆڵی کاوەم لە پیاە چکە شەڕاڵی لە پێکرد ئەو هیوایە کە تۆ باسی ئەو هیوایە کە لە دڵ یابوو لە ڕێی وەرشەکەەوە بەدەستی هێنا ئەوە نزیکی وا 18 ساڵە خێزانی هەیە سێ مناڵیشی هەیە دانیشتوی شاری دەربەنی خانە ئێستاش کە ئیبینم هەر ئاو بەڕێکی ماوەتەوە ئەو هیوایە هیوای دووەم خەڵکی ترمان هەیە زۆر زەعیف بوو زۆر باریک بوو ئەی مامۆستا بەس حەزم لەوەیە کە جل لەبەرکەم بەڕێکوبێکی لەبەرما بۆستێ ئێستا ئەو کاکەیە 16 ساڵە ڕاهێنەری هەیە هۆڵەکە لە هۆڵەکانی سلێمانی ئەمی کە بۆ باسەکەم 22 ساڵ پێشێستێ ئەو هیوایە کە بەدەستی هێنا ئەویان کێشی دابەزان ئەمیان کێشی سەرخست ڕاست کەوابوو بینینەوەی هیوا لە ناو وەرزش باڵەمیش پێتەڵم دروستە هەمومان میسیە ناسین یاریزانێکی دوو گۆڵی بوو میسی لە یەکێ لە گەڕەکە هەژانشینەکانی ئەرجنتینا بوو وەسعێکی دارایی زۆر خراپیانە بوو هیواکەی کە لە وەرزش بینیەوە کردی بە ژمارەیەک لە جیهانە و زۆری تریش نمونە حەز ناکەم من ناوی خەڵک بێن مشت بڵێن بەڵام ئەو هیوایی کە کەسێک هەیەی بەدڵنیاییەوە پێدەڵەمەتوانە لە ڕێگی وەرشەکە بەدەستی بێنێ خەڵکی ترمان هەیە ئەندازیارە چەند جار هاتۆ دە کەناڵەکەی جەنابتان باشە ئەڵێ مامۆستا کە من نیەم وەرزشەکەم ئەڵێ خۆشترین شت ئەوەیە سترێس ناڕەحەتی قەلەقی خەفەت جەنجاڵی خەرەباڵغی سەرجادەکان ئەڵێ من بەم وەرزشە بەتاڵی ئەەکەمەوە کە ئەچمە دەرەوە ئەڵی سەرەتای ڕۆژە هەڵەسن نەخەو باش ئەمە هیوانیە کەوابوو کەوتۆتە سەر خودی کەسەکە نەگوەکو جەنابەت وتت هاتۆتە قاعەکە حرمەتم هەیە وەکو حەماڵێک مەجموعەیە پاڵی باسنەوە ناوە ئەچێتە دەرەوە بەس خۆی نازانێت چی کردووە تۆک لەگەڵ ئەوەی کە وەرزشەکە ئەکی با هیوا ئامانجەکەت هەبێ هیوا ئامانجت ئەوە بێ با جلەکانت بەڕێگوپێکی بۆ سەلەبەرتا نەک بچیتە هەردووکانێکەوە کە ئەوە سەرێک تەکاڵەمە کیاسی تۆمان نییە ئەوەشمان بینیوە ئەلە مامۆساچمە هەر شوێنێکەوانێ ئەوە سێرێکی جلەکانەکەم وڵێ ئەو قیاسانە بۆ تۆ نیمانە ئەڵێ ناچارم قیاسێکی زۆر گەورە بکڕم لای خیا دەستکاریکەم ئێدە هیوا و ئامان جێبخەرە دڵتەوە بەم وەرزشە تۆ بگیتە ئەو ئاستەی کە بەدڵی خۆجل لەبەرکە دەست خۆش